پرسی ریفراندۆم لە ئێسادا بۆتە باسوخواس و بابەتی گەرمی لایەنە سیاسیەکانی هەرێم و لەسەر ئاسی ناوخۆیی و دەرەکی سەرنجی هەموو لایەکی بەلای خۆیدا ڕاکێشاوە. گەورە سەرمایەدارێکی هەرێمی کوردستانیش دەڵێت ئابووری هەرێمی کوردستان لە ئێسادا ئابووریەکی باشە و بەڵام کەوتۆتە قەیرانێکی گەورەوە و دەکرێت لە ئایندەدا هەوڵی بەهێزکردن و باشکردنی بدرێت و پشتی پێ ببەسرێت. ئابووری سای کوردستان باشە بەڵام ئەمە لە هیناین لە ئەزماین ئەینا ئابووری کوردستان ئەگەر ئەم ئەزمە تێپەڕێنێ ئابووری کوردستان باشە بێ بەڵام حاڵی حاضر ئەوە تا ئێمە لە هینێکی ئەزمەیەکی ناخۆشە گیر و گرفتی ئابووریمانەیە خۆ کەس ناتوانێت بشارێتەوە. وەی کە ئێستا بە چاو ئەبندێ و ڕۆژانە هەستی پێ دەکەین ئاو کارەبا بۆ خەڵک نییە موچە نادرێت لە کاتی خۆیدا ڕوعەم و چەش نادرێت لە گاڵی خۆیدا ژێرخانی ئابوووریەکەیان پتە و نەکردووە بۆیە دوودڵیەکی زۆر لای خەڵک دروست بۆ سەبارەت بە ئەنجامەکانی ڕێفراندۆم. پەرلەمانتارێکیش ئاماژە بۆ دەکات هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە دەوڵەمەندە بە چەندین سەرچاوی سروشتی و دەکرێت لە ئەگەری سەپاندنی هەر سزایەکی ئابووری لەلایەن وڵاتانی دراوسێەوە لە دوای ئەنجامدانی ڕێفراندۆمەوە لەسەر پێی خۆی بۆسێت پێی بەڵام ئەوەی بۆتە گرفت لە بەردەمیدا چۆنیەتی و بەڕێوەبردن و ڕێخستنی ئەو ئابووریەیە. ئابووری هەرێمی کوردستان ئابووریکی نامونەزەمە ئیدارەکردنەکەی نامونەزەمە ئیناوکو سەرچاوی دەوڵەمەندمان هەیە سەرچاوی زۆرمان هەیە لە نەوت لە سروشتی لە ئاو لە کشت و کاڵ لە گەشتیاری لە سەرچاوی زۆرمان هەیە بۆ ئابووری بەڵام ئیدارەکردنی ئابووریەکە ئیدارەیەکی فەوزەویە بەڕاستی. ئەمینداری گشتی یەکێتی خاوەنکارانی کوردستانی لقی سلێمانیش دەڵێت ترسی ئێمە لە ئابووری و ژیان و گوزەرانی خەڵکی لە دوای ئەنجامدانی ڕێفراندۆم ئەوەیە بەپێی ئەو داتا و ئامارانەی کە ئێستا لە بەردەسی ئێمەدان ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستاندا گەیشتۆتە لە 13 بۆ 14 کە ئەمەش بە مەترسیدا دەدرێت. گومانیش دەکرێت لە داهاتوودا ئەو ڕێژەیە بەرزتر بێتەوە و ببێتە مای ماڵوێرانیەکی تر بۆ هەرێمی کوردستان. بەم ئابووریە لاوازە ئێمە بەڕاستی پێ دەڵێم لە بواری ئابووریە سوئی ئیدارەمان هەیە مسمەنجمنتمان هەیە نەمانتوانیوە تا ئێستا ئابووریەکی پتە بۆ خۆمان دابین بکەین ئێستا وەزعێکی زۆر خراپمان هەیە ڕێژەی بێکاری گەیشتە 13 بۆ 14 کفرە من تەسەورەکەم لە دوای ئەو ڕێژە بەرز بێتەوە. ئەوەی ئێستا حیزب و لایەنە سیاسیەکان و کوردستانیانیش داوای دەکەن خاک و ئاو و هەوا و نیشتیمانێکی ئازادە بەڕای شارەزایان و چاودێران و داواکردنی هاوڵاتیانیش ئەوەیە دەبێت پێش هەموو شتێک ئاسایشی خۆراک و دڵنیایی ژیان و گوزەرانی ئەوان ستراتیج و بەرنامەی حیزب و لایەنە سیاسیەکانی ئەم هەرێمە بێت لە ڕوودانی هەر کارەساتێکی مرۆیی کە لە ئایندەدا ڕوو لەم هەرێمە بکات. گۆران سێنووری گەلی کوردستان سلێمانی.